بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەرانی عزیزی کەناڵی ئاسمانی پەیام لە هەر کوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێت تاعات و عیبادەتی مانگی پیرۆزی ڕەمەزانتان قبول و وەرگیراو بێ لای خوای گەورە و خوای گەورە بیکاتە مایی لێخۆشبوون و سڕینەوەی گوناهەکانمان. خۆشحاڵین لەگەڵ هاوکارم جەلال محەممەد لە ئاڵلقەیەکی نوێی بەرنامەی پەیامی ڕۆژ بە دیداریەوەی عزیز و خۆشەویست شاد بووینەوە و ئومێد دەکەین بەرگۆ بابەتی ئەمڕۆشمان جێی ڕەزامەندی خوای گەورە و پاشان ئێوەی عزیز و خۆشەویست بێ. میرانی عزیز سڵاوی خوای گەورەتان لێبێت. ئەمڕۆ چلهەمین بەرنامەی پەیامی ڕۆژتان پێشکەش دەکەین کە بڕگە و بابەتەکانی بەرنامەم ڕۆژمان پێکاتۆ لە چەند تەوەرێکی جیاواز لەگەڵ چەند ڕاپۆرتێکی جیاواز. تەوەری یەکەمان قسە و گفتوگۆ لەسەرەوە دەکەین بە تایبەتی لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا کە لە زۆربەی مزگەوتەکان کە منداڵان بەشێکن لە ئاوەدانی مزگەوتەکان چۆن مامەڵە لەگەڵ لە منداڵانەیە بکرێت کە هەڵسوکەوتی جیاواز لە مزگەوتەکانە لەگەڵ مناڵاندا دەبینرێت. تەوەری دووەمان میوانداری گروپی هونەری مەلای جەباریە کە دوو بڕگەی سەرەکیمان هەیە لەگەڵ چەندین راپۆرتی جیاواز کە چەند کەسێک لە گروپی هونەری مەلای جەباری لێرە بەشدار دەبن و بەرنامەی پەیامی ئەمڕۆمان بۆ دەڕازێنەوە. سپاس جەلال. عزیزانم ئەمڕۆ 16ی پێنجە وەک هەموو ڕۆژ ئاشناتانەکەین بە مێژووە گرنگەکانی ئەمڕۆ. شانزەی پێنجی ساڵی 1406 کۆچی دوایی زانا و فەقێ و ئابووری ناس و کۆمەڵناس و مێژوونووسی گەورەی مرۆڤایەتی و ئیسلام ئیبن خەلدون لە شاری قاهیرەی پایتەختی میسر لە تەمەنی 76 ساڵیدا. ئیبن خەلدون یەکێکە لە کاریگەرترین کەسایەتەکانی مێژووی ئیسلام و مسلمانان و ئەوروپیەکان و خاچپەرستەکان زۆر پێی سەرسام بوون و چەندان بەڵگەنام و دەستنووسی ئەویان لە مۆزەخانەکانی خۆیان هەڵگرتووە و لێکۆڵینەوە و دەرسی لەسەر دەخوێنن. ئیبن خەلدون بە یەکەمین داڕێژەری زانستی کۆمەڵناسی دادەنرێت لە مێژووی مرۆڤایەتیدا و دکتۆر عەلی وەردی گەورە کۆمەڵناسی عێراقی زۆر پێی سەرسامە. ئیبن خەلدون کۆمەڵێک نووسینی بەپێزی هەن لەوانە پێشەکی ئیبن خەلدون، مێژووی ئیبن خەلدون، گەشتەکەی ئیبن خەلدون، چەندان لێکۆڵینەوەی تری لەسەر ئەدەب و شێعری عەرەبی. 16ی پێنجی ساڵی 1916 مۆرکردنی ڕێکەوتنامەی سایکس پیکۆ لە نێوان ئینگلیز و فەڕەنسا و رووسیا بۆ دابەشکردنی مڵکەکانی دەوڵەتی عوسمانی و گۆڕینی نەخشەی خۆرهەڵاتی ناوەڕاست کە کوردستان پشکی شێری ئەو دابەشکردن و پارچە پارچەبوونی بەرکەوت و لەوساوە تا ئێستا کوردستان بەسەر 4 دەوڵەتی نێردە دابەش کراوە و دەستبردن بۆ ڕێخستنەوەی کوردستان و یەکپارچەی خاکەکەی بە یەکێک لە ئامانجەکانی کورد و مەترسێکی سەر ئەو دەوڵەتانەش دادەنرێت. بە درێژایی مێژوو ئەلمانیەکان و نێرانی ئیسلام پێیانوە بوو کە ئیسلام هۆکاری بە دەوڵەت نەبوون و سربەخۆی نەبوونی کورد بووە، بەڵام لە سایکس پیکۆدا و بە بەرچاوی هەموو دیموکراسی خوازان و ئازادی خوازانی دنیا و پشتیوانانی ئەلمانیەکانەوە کوردستان دابش کرا و ئەو دەوڵەتانەش ئامادە نین هیچ مافووددان پێنانێک بە بچووکترین جوڵانەوەی ڕزگاری خوازانەی کووردا بنێن. بەگرە هۆکاری هەرسپێهێنانی شۆڕشەکانی شێخ عوبەیدوڵای نەهری و سمکۆی شکاک و قازی محەممەد و شێخ سەعیدی پیران و شێخ مەحموودی حەفید و شۆڕشی ئەیلول و لەباربردنی ڕیفراندۆمەکەی ئەم دوایە کوردستان بۆ سربەخۆیی بە فیت و پلانی داڕێژەرانی سایکس پیکۆ و پاڵپشتانی ڕژێمە ئەلمانیەکان بوو. هۆکاری ناونانەکەش بە سایکس پیکۆ بۆ ئامادەبووان و ئیمزاکارانی ڕێکەوتنەکە دەگەڕێتەوە کە ئەوانیش مارکس سایکس و جۆرج پیکۆ بوون، بەڵام بەهۆی کشانەوەی رووسیا لە ڕێکەوتنەکە بەهۆی شۆڕشی بەلشەفیەوە ناوی نوێنەری رووسیا نەما. ساڵی 1945 لە درێژەی ململانی و ناکۆکیەکانی ماوەی جەنگی جیهانی دووەم و تاوسەندنی جەنگەکە غەواسەیەکی یەکێتی سۆڤیەت و موشەکی ئاراسی کەشتی MV گۆیای ئەڵمانیا کرد کە نزیکەی 8,000 هاوڵاتی سڤیلی ئەڵمانی تێدا نیشتەجێ بوون و بەنیاز بوون خۆیان لە ڕەشەکوژی سۆڤیەت قوتار بکەن و تەنها 184 کەس ڕزگاریان بوون و هەموویانی کوشتن. ئەوەش یەکێک بوو لە بەرهەمە خراپەکانی جەنگی جیهانی دووەم کە هیچ پێوەرێکی مرۆڤ دۆستی و بێلایەنی و بێتاوانی نەدەخوێندەوە. شانزەی پێنجی ساڵی 2015 دادگای میسر بڕیاری لە سێدارەدانی بۆ سەرۆکی بە شەرعی هەڵبژێردراوی گەلی میسر دکتۆر محەممەد مورسی و 150 کەس لە ئەندامانی ڕێکخراوی برایانی مسلمان ئیخوان الموسلیمین دەرکرد. دوای شۆڕشی گەلانی عەرەبی و هەرسپێهێنانی دیکتاتۆرەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست گەلی میسر کۆتاییان بە حوکمی 30 ساڵی پڕ لاستەمی محەممەد حوسنی موبارەکێنا و دەیانویست خۆیان سەرۆکێکی شەرعی و هەڵبژێردراو بێنە سەر حوکمی وڵات. دوایەوەی گەلی میسر دکتۆر محەممەد مورسیان کردە سەرۆکی خۆیان، بەڵام دوای ساڵێک لە کودەتایەکی عسکەری و بێڕەحمانە و بە بەرچاوی دیموکراسی خوازانی ئەوروپا و ئەمریکاوە عسکەرێک بووەوە سەرۆکی میسر و
پاشتر بەبێ هیچ بیانوێک دکتۆر محەممەد مرسی و ئەندامانی حیزبەکەی ڕاپێکی زیندان کرد و پاشتریش بڕیاری لە سێدارەدانی بۆ دەرکردن. بینەرانی عزیز دیارە لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا لە زۆربەی شوێنەکان ئەوەی کە زیاتر باوە و بە تایبەتی خێرخوازان دەستی بۆ دەبن بەربانکردنەوە یا ئیفتارە بۆ ڕۆژەوانانی عزیز لە ناحیەی خەلیفان کە لەوێ بارگای کۆمەڵی ئیسلامی کوردستان لەوێ ئیفتارێکیان کردووە بۆ چەند خەڵکێک و خەڵکێکی جیاواز کەسایەتی لە کەسایەتەکانی شاری خەلیفان لەوێ ئیفتارێکی بەرفراوانیان بۆ کردووە. هاوکارم ئازاد مەراوی ڤیدیۆیەکی بۆ ئامادەکردین پێکەوە بینێ لەم ئیفتارە ببینە. يا نور الهلال أقبل تعال فالشوق طال والقلب سما نحو السماء مترنما لا تنقضي أنت لە درێژەی کار و چاڵاکیەکانمان وەکو ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی لە مانگی ڕەمەزان لە پێویستمان زانی کە ئێوارەخوانێک وەکو ئیفتار سائیم ئامادە بکەین بۆ خەڵک بە شێوەیەکی گشتی بۆ ڕۆژەوانان کە سپاس بۆ خوا ژمارەیەکی بەرچاو لە ڕۆژەوانان لە هەموو چون و توێژەکان لە مامۆستایانی ئاینی ڕیشتکی و پیاماپڵانی دەبەری خەلیفان و دەوروبەری ئامادە بوون. بێگومان سازکردنی ئەم جۆرە بۆ نەو مناسەباتانە بە تایبەتی لە مانگێکی وەکو ڕەمەزاندا ئەجر و پاداشتێکی گەورەی هەیە لە ئیسلامدا کە بیتە هۆکارێک لە بۆ تەوبوونی برایەتی و خۆشەویستی لە نێوان چین و توێژەکان بە شێوەیەکی گشتی و لە هەمان کاتیشدا خێرێکی گەورەیە کە خوای گەورە وەکو خێر لە بۆ هەموو ئەو کەسانش ئەنووسێکە هەڵساون بە ئەنجامدانی ئەم ئیفتار سائیمە. دەستخۆشی لە بەرپرس و کارجێڕانی ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامی یەکەم کەوا ساڵانە لەو مانگە پیرۆزەدا هەڵئەسن بە سازدانی ئێوارەخوانێک بۆ سەرجەم چین و توێژەکانی دەبەرەکە لە گەنجان و ڕیشسپیان و مامۆستایانی ئاینی بەبێ جیاوازی هیچ ئایدۆلۆژیایەک بەڕاستی دەستخۆشیان لێەکەین و جێگای شانازین و سەربەرز بوو. سەرەتا دەستخۆشی لە ئەنجومەنی خەلیفانی کۆمەڵی ئیسلامیەکەین کە هەڵساون بە ئاساسکردنی ئێوارە ئیفتارێک بۆ سەرجەم چین و توێژەکان لە شاری خەلیفان و هیندەکانی دەوروبەری بەڕاستیەوە جێگای دەستخۆشیە. ئیفتار لە ڕوانگەی شەریعەتی ئیسلامی سونەتێکی بەخێرە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر تەرکیز لەسەر ئیفتارکردنەوەی جەماعی لە کاتوهانی مسلمانان هەدا کە ئاوا جارجارە ئێواران بەیەکەوە لەسەر سفرە و لەسەر خوانێک کۆ ببنەوە. ئەو کۆبوونەوەی ئەبێتە مای زیادتربوونی محەبەت و خۆشەویستی و تەدایی و ئەبێتە مای یەکتربینینی سەرجەم چین و توێژەکان و محەبەت و خۆشەویستی لە نێوانیاندا زیاد دەبێت. أنا لن أنساك فأنت في قلبي دائما تمضي الأيام ودعائي كل عام ربي تقبلنا يا ربي بلغنا رمضان. بەڵێ عزیزانم مامەڵەکردنی دروست لەگە مناڵ لە مزگەوت و بەتابەت لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا تەوەری یەکەمی بەرنامەی پەیامی ڕۆژ دەبێت. لەوە چێ ئەو ڕووداوە گرنگەی کە ئەعرابیەک دێتە نێو حەوشەی مزگەوتەکەی پێغەمبەری خواوە صلی الله علیه وسلم بە بەرچاوی پێغەمبەری خوا و هەموو هاوڵانیەوە حاشا لە ڕووی جەنابتان میز دەکا باشترین تەعامولێکی دروست بێ لەگەڵ خەڵکی ئاسایی و گەورە شجار بگا بە منداڵێکەوە هێشتا ئاوەز و ئەقلی بە شتەکە ناشکێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تەنانەت علمی دەرونی و جەستەیش سەرماندوێتی ئەفەرمێت لێی گەڕێن تا لە میزکردنەکەی دەبێتەوە و پاشتن دۆڵچەیەک ئاو بەرن و شوێنەکەی پێکپا بکەنەوە و هیچ ئازارێکی دەرونیشی مەدەن. یا زۆر جار
هاوەڵان سەریان لە سوژدەدا بەرز دەکردەوە سیرەکەن حەسەن و حوسێن بەسەر شانی پێغەمبەری خواوە یاری و مەزاقی خۆیانەکەن یا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وتاری جمعەی بڕیوە و هاتۆتە خوارەوە حەسەنی گرتووەتە باوەشی بردوێتە سەر منبەرەکەی خۆی یا زۆر جا دەفەرمێ ویستومە نوێژەکەم لە خشوع و خۆشەویستی خوا درێژ بکەم بەڵام کاتێک گوێم لە گریانی منداڵێک بووە نوێژەکەم کورت کردوتەوە چووکە زانیمە دەرونی ئەم دایکە بەجۆی لە جۆرەکان نائارامە بێ بۆ مناڵەکەی بۆ تەعاملێکی دروست کە ئێمە ئەچینە مزگە وەکو گەورەیەک وەکو مسلمانی تەعاملێکی دروست لەگە منداڵە بکەین میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدوڵڵا ڕەشید پێنجوێنی بانخوازی ئیسلامیمان کردو مامۆستایان زۆر بەخێر بێ و دعاتتان قبول بێ ئینشاءڵڵا. بسم الله الرحمن الرحیم. مامۆستا مامەڵە و تەعاملی دروست لەگە منداڵە چۆن چۆنیە لە نێو مزگەوت تا مزگەوت ماڵی خوایە و هەر یەکەمان لەگە مناڵێکە میوانێکین و چوینەتە حزوری خواوە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه ربنا تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم خير رقاطعتي هم ولاي بتايبتي بريسان كمان دودبن قبول بفرمي بخاتنا وبيروزكاني خوي راسي دائما قاتك ودقرين بوم بابتا باشين سرچاوي كوا درس عبرة آموشگاري لروي ميدانية ولا روي عملية ولا وربقرين بووي كوا معاملية جوان وتندرس بكين لقل من دالا كان معنا بقشتي ولا همو كاتك دا وهروها بتايبتي تلا مانجي رمزاني بيروزا كقطاب خانيكي تايبتا اويش قرانوي وكو بريزتان آمجدان فكر بولاي بيغمبري خوا صلى الله تعالى عليه وسلم لراسي دا بيغمبري كرم صلى الله عليه وسلم لهمو بواركان دا لبروي كوا كان خلق القرآن أخلاق وروش وخصوكوتي زور جواني بتشكش كردوا كدكريتا درس عبرة آموشگاري وإيمي مسلمان بكشتي وبيغمبري خوا صلى الله عليه وسلم جوانتري معاملي لقل من دالانا كردوا وهروها هولي دا وبو أوي كوا من دالان شان بشاني قوركان شان بشاني بياوان لهمو كايكاني بيوندي دار بدولة إسلامي وتناند شجاي عبادة دوري كانوا خوابرستي كانوا آودان كنوي مزقوت كانوا من دالان روليان هبي وهروها من دالاني فراموجنا كردوا وبابو دايك كاني هاندا وبو أوي كوا أوانيش من دالكاني خوان والي بكن خوشويستيان لبو مزقوتو وهروها لبو عبادة خوابرستي كان هبي هروكو بريسان آمجدان بيكر أن بيغمبر صلى الله عليه وسلم أقل لقل بياوكي عرابيدا كاتبيت مزقوته رفتاريكي نواند بيكل الرجاري أمرودا لوانية قابلي قبولنا بلان سيدكين بيغمبر خواب أوبري جوانية ومعاملة دكاتو دفرميت دعوه وازي لبين دواي دولتشي أو بكن بشويني ميزكي دا وديباتو تواو بلان سيدك اللي بران بريدا بو من دالكان باشتر وشاكتر بو وكو نمونكي حسن وكو نمونكي تندها نمونەی ترکە لە سەردەمی پێغەمبەری خوادا یاوەکو هاتنێکی ژۆڵەکان و کچەکان لەگەڵ هاوڵانی ئەنساریدا لەگەڵ دایکیان لە بۆ مزگەوت و زۆر جار پێغەمبەری ئەکرەم صلی الله عليه وسلم زانیوتی کە منداڵان دەگرین لەکوێ دەگرین لە مزگەوتدا دەگرین لەگەڵ کێدا دەگرین لەگەڵ دایکیانە دەگرین بەڵام ئەمەی کەوا عیبادەت و خواپەرستیەکەی و ئەو خۆشەویستیە لەگەڵ خوای پەروەردگار دەپشڕی لە پێناوی ئەوەی کەوا منداڵەکە گریانەکەی تەواو بێت و بۆی کەوا دایکی پێڕابگا بچێتەوە بەلای منداڵەکەیدا بۆیە ئێمە پێویستە لە ڕەمەزاندا بەگشتی معاملەیەکی تەندروست بکەین بە تایبەتی کە ڕەمەزان وەرزی عیبادەت و خواپەرستی قوتابخانەیە کە بەڕاستی فرسەتێکی زێڕینی تێدایە بۆ پەروەردەکردنی دڵ و دەروونەکان ڕۆح و جەستەکان و هەروەها مرۆڤەکان بەگشتی گەورەکان و بچووکان و بە تایبەتی منداڵان ئایا ئێمە لە مامەڵەی تند و تیژ بەرامبەر بە منداڵان چه ئاسەوارێکی خراپ بەجێ دێڵین لە ڕووی دەروون لە ڕووی نەفسیەوە لە ڕووی فیسیۆلۆژیەوە لە ڕووی واقعی کەسایەتی ئەم منداڵەوە کە ئەم منداڵە ئەمڕۆ بەهۆی مانگی ڕەمەزانەوە خۆشەویستێکی مزگەوت خۆشەویستی ڕۆژوگرتن خۆشەویستی بەربانگ و خۆی حازرەکە لە هەموو ساتەکانی بانگداندا بوو ئەوەی کەوا لەگەڵ بابە یاوەکو لەگەڵ دایەدا بڕوا بۆ مزگەوت بە تایبەتی تر ئەو کاتانەی کەوا منداڵ لە نوێژی مەغریب و کاتی ڕۆژوشکاندن لەو کاتەدا منداڵان زیاتر دەبینی لەوانەی غەوغایە دروستکەن دەنگانگەن دروستکەن هەندێک لە نوێژخێنان و ڕۆژوگران بە تایبەتی لە بڕێکا ماندوون جستیان ماندووە ڕۆحیان ماندووە برسین توێنون زۆر بێتاقەتە بن بەڵام ئەم منداڵانە شەوق و زەوقێکیان هەیە کە دەکرێت ئەمە بکرێتە سەرەتایەک بۆ دروستبوون و پەروەردەکردنی ئەم منداڵانە بۆ خۆشەویستی ڕۆژوگرتن و هەروەها مەسئلەی کاتی تەراویح کاتێکەوە کاتی ئەنجامدانی ئەم عیبادەتە گەورەیە زۆر لە منداڵەکان کە دەچنە مزگەوتەوە لە ڕاستیدا دەبینی تەشویشێ دروستەکەن دەنگەدەنگێ دروستەکەن کە ئالێرەوە بەداخەوە لەلایەن هەندێک لە نوێژخوێنەکان ماوە بە تایبەتی پیرەکانەوە بە تایبەتی ئەوانی کەوا کەمتر هەست بە بەرپرسیارەتی دەکەن بەرامبەر بە ئایندەی منداڵەکان لە گەڕەکەکانە لە کاتێکدا کەوا ئێمە دەبێت بزانێکین زۆر شوێن و لەوانەیە
لایەنی تر هەبێ خواخوای بە منداڵەکان ڕووی تێ بکەن بەڵام ئەم منداڵانە تەتەوعی لە ماڵی خۆیان تەلەڤیزیۆن بەجێڵن یاریەکانیان بەجێڵن ئایپاتەکانیان بەجێڵن دێن بۆ ئەوەی کەوا هاوبەش بن لەگەڵ باوک و دایک و کەسوکاریانە ئالم کاتەدا بەڕاستی دەبێ ئەم فرسەتە بقۆزینەوانێ بۆ ئەوەی کەوا بیکەینە سەرەتایەک بۆ پەروەردەکردنی ئەم منداڵە بە تایبەتی عیبادەتکان و بە هەموو جۆرەکانی مامۆستا بە کام هەڵوێست سەرنجیان زیاتر ڕابکێشین بۆی کە لەناو مزگەوتەکان بمێننەوە چکە گەر سیرکەی ڕەنگە لە هەندێک شوێنی تر بۆ نمونە لە پەرستگاکانی تر غێری ئیسلامدا سێردەکی کە منداڵێک ڕوو دەکاتە دەوێت ڕەنگە بووکەشوشەیەک سیارەیەک خەڵاتێکی بنێ بۆی کە زیاتر ڕایکێشن بۆ شوێنە بەڵام بۆچی لە مزگەوتەکانە لەبەر قاپێکی خورمای لەقمە قازیەک دێت بەڵام زۆرجار تووڕێیان دەکەن و ڕاویان دەنێن هەموو ئەو هەڵوێستانە کۆ دەبێتوانێت لە هەڵوەستی نەرمونیانی لە هەموو حاڵەتەکانی ژیانە ئێمە لەگەڵ گەورەکانە پێویستمان بە نەرمونیان لەگەڵ بچووکەکاندا لەگەڵ ئەم منداڵە نازدارندا لەگەڵ ئەم کیژۆڵە جوانانەدا کاتێکەوە دێن بۆ مزگەوتەکان و بەتایبەتی کوڕەکان کاتێکەوە بەربەنگدان دەکانەوانێ هەر کوردەواری دەوتی ئەمانە پێیان دەوتێ منداڵ ئەمانە ڕوشدیان نییە ئێشتا هەندێکیان نەگەیشتونەتە تەمەنی ئەوەی کەوا باڵغ بوو بێتن هەست بە بەرپرسیارەتی بکەن مادەم منداڵن لە ڕاستیە چاوەڕوانی ئەمەیان لێ دەکرێت بۆیە نەرمونیانی بە خەرجدان لەگەڵ ئەم جۆرە منداڵانەدا کاتێکەوە دێنە مزگەوتەوە پەروەردە بکرێن و هەروەهاتیان بگەێنرێ بەچی بەوەی کەوا ئێمە تیان بگەێنن منداڵە خۆشەویستەکان بە تایبەتی ئەرکی مامۆسای بەڕێز یاوەکو ڕیسپیەکان یاوەکو ئەو مزگەوتانەی کەوا تەرتیباتێک و کاروباری مزگەوتەکانیان ڕێخستووە لەلایەن خۆیانەوە کە بڵێن ئەم مزگەوتانە شوێنی عیبادەت و خواپەرستی و قورئان خوێندنن بە ئەدەبی جوان و بە ئوسلوبی جوان پێیان بڵێن ئایا ئێوە پێتان خۆشە ئێمە میوانی خوای پەروەردگارین ڕاستە تۆ بچووکی بەڵام تۆ میوانی ڕاستە من گەورم هەردوو لامان میوانین ئایا ئێوە ئەگەر میوانێکتان بێ بۆ ماڵەوە پێتان خۆشە ماڵەکەتان پیسکە پێتان خۆشە کەلوپەلەکەتان بشکێنێ پێتان خۆشە دەستکاری ئەو شتانە بکەن کەوا ئێوە یاری پێ دەکەن بێگومان پێیان خۆش نییە لەبەرەوە نەرمونیانی لەگەڵ منداڵەکانە تێگەیەنیان کە ئەمە شوێنی عیبادەت و خواپەرستیە خۆشویستکردنیان خۆشویستکردنی قورئان لەلایەن مزگەوت لەلایەن عیبادەت لەلایەن و هەروە هادیئی و هێواشی لەلایەن سەرەتایەکە بۆ ئەوەی کەوا ئەم منداڵانە بە مامەڵەیەکی جوان زیاتر کەمەندکێژەکرێن و ڕۆژ لە دوای ڕۆژ ئەمانی هۆگر ئەبن ئەخلاق و ڕەوشتە جوانە پەسەندەکان وەردەگرن دەبینی لە سەرەتای ڕەمەزان منداڵەکان فەرق و جیاوازیان گۆڕانکاریان بەسەردادێ لەگەڵ 5 ڕۆژ کە بەسەر ڕەمەزانە تێپەڕ دەبێ لەگەڵ 10 ڕۆژ و هەتاوەکو زیاتر سال لە دوای ساتی ڕەمەزان ڕەحمەت و میهرەبانی ڕەمەزان وا دەکە ئەم منداڵانەش سیرێکی خو دەگرن بە خۆ جوانەکانەوە یعنی هۆشداریەکیان لەلا دروست ئەبێ هەستەکەی منداڵەکەی سەرەتای ڕەمەزان نییە بۆیە پێشکەشکردنی مامەڵەیەکی جوان دوور لە تون و تیژی دوور لە بریندارکردنی هەستی ئەم منداڵانە ئەبێ ئێمە بزانێکین ئەرکی هەموو لایەکمانە چ مامۆستا و پێشنوێژ و وتاربێژی ئەو مزگەوتە و هەروە چ ڕسپیەکان چونکە دوواجار لە بیرمان نەچێت زۆر جار لە مێژوودا بیستومانە لە نێو خێزانەکانماندا لەگەڵ دەوروبەرماندا هەندێک لەم منداڵانە تۆراون لە مزگەوت کێ تۆراندوونی ئوسلوبەکان تۆراندوونی ڕەفتارەکان تۆراندوونی ئەم باوکە ئەم دایکە لەوانەیە نەتوانێت منداڵەکانی زۆرجار لە ماڵیشەوە پەروەردەکرد بەڵام بەرامبەر بە منداڵی گەڕک بۆیە دەبێ ئاگادار بێ ئەو منداڵە سبێنێ لەوانەیە بتۆرێ نەبێتە پیاوێکی داهاتوێم ئیسلام ئەگەر ئەم منداڵە بتۆرێ و سەرنجام بێتە کەسێکی تاوانکار لە کۆمەلگەدا و تاوانە کۆمەڵایەتیە قێزەونەکان ئەنجام بدا ئێمە تا چەند گوناهبارین ئێمە لە مزگەوتمان تۆراندووە و لە شوێنێکی تر لە کافتریایە لە نێرگەلەخانەیەک لە نادیەک خۆی ببینێتەوە سەرنجامیش ببێتە کەسێکی تونند و تیژ و دڕندە بۆ کۆمەڵگەکەی ئێمە گوناهبارین بێگومان ئێمە دەبێت زانێک هەموو سەرەتا ئاماژەمان پێکرد ولەکم فی ڕەسوول الله ئوسوة حەسەنەة لمن كان يرجو الله واليوم الآخر ئەو برا بەڕێزانەمان ئەو خەڵکە بەڕێزەمان ئەو ڕۆژ خوێنانە ڕێزامان ئەبێ ئاگادار بن ئەگەر بەتەمای ئەجر و پاداشن لە لای خوای پەروەردگار بۆ ئەوەی کەوا گوناه و تاوانی منداڵانێک لە مستەقبەلە کە داهاتویان بفوتێ نەیەتە سەرشانێن چونکە الدال على الخير كفاعله پێچەوانەکەشی هەروایە یعنی کەسێک ببێتە سەبەبی ئەوەی کەوا منداڵێک لە مزگەوت بتۆرێ دوورکەوێتەوە لە مزگەوت لە ئایندەدا ببێتە کەسێکی شەڕەنگێز ببێتە ئەو کەسەی کەوا ئەوەی کڕقی لێ دەبێتەوە مزگەوت ئەوەی کڕقی لێ دەبێتەوە ڕۆژوگرتنە ئەوەی کڕقی لێ دەبێتەوە ئەوەی کەوا ناوێت بانگ ببیسێ چونکە لە ئەسنای بانگا لە چەند ساڵێک لەمەوە پێش لە مزگەوتەکەی خۆیاندا لە گەڕەکەیاندا لەلایەن خەڵکانێکەوە بریندار کراوە لەلایەن خەڵکانێکەوە تۆرێنراوە لە مزگەوت دەی ئەم کەسە بەڕاستی کە دەبێتە سەبەبی ئەوەی کەوا ئەم منداڵە بەرەو ئاراستەیەکی تر بڕوە بەرەو شوێنێکی تر بڕوە چەندەها ڕێکخرا و دام و دەستگای تر دەرگای واڵا کردووە بە بەلاش و هەروەها پارە و سەرۆت و سامانی دەفعاکا لە پێناوی ئەوەی کەوا منداڵەکان بچێ بۆ لای ئەمڕۆ ئەم منداڵە هاتووە بۆ ئێرە بێگومان تووشی گوناه و تووشی تاوان دەبێ ئەگەی لە خۆی چۆن مامەڵیان لەگەڵا بکەین بۆ نمونێسەر لە مزگەوتەکان بە جیاواز مامەڵاکەن هەیە جیایان دەکاتەوە لە مەمەڕێکا دەیان دەنێ دەڵێ ئێوە لێوێ بن بۆ نەخواردنەکان شیرینەکانیان دەخەنە بەردەم خورماکە و ئاوەکەیان دەدەنێ نوێژەکەی ژەر بەجییان دەکەنەوە هەندێکی شەر بە ئاسایی لە ناو
مزگەوتەکەیان نوێژی خۆیان دەکەن هەندێکیش زۆر جار دەریان دەکەن مامەڵی تەندروست لەوەی کە ئەم منداڵە دێتە ناو مزگەوت لەکوێ دایبنین چۆن مامەڵی لەگەڵا بکەین لە تەنیشت باوکەکانە ڕیزیان بکەین یاخود پێکەوە جیان بکەینەوە چۆن مامەڵیان لەگەڵا بکەین وڵا بێگومان لە مزگەوتێکەوە بۆ مزگەوتێکی تر لە شوێنێکی بۆ شوێنێکی تر ئەمە گۆڕانکاری تێدا هەیە و دەگۆڕێت هەندێک لە مامۆسایانی ئاینی کە سوپاس بخوای پرۆدگار وەعیەک وها زیاتر دڵسۆزی بە خەرج ئەدەن لە پێناوی منداڵەکانە بەتەن ئەوەن کە بەڕاستی پیاوانێکی داهات و دروست بێ ئالم کۆمەڵ منداڵی کەوا دێنە ئەم مزگەوتە دەبینی کۆمەڵی بەرنامەی جوانی ڕێکوپێکیان بۆ خۆیان داناوە بە هاوکاری نوێشخوێنانی مزگەوتەکان توانی ویانە زاڵ ببن بەسەر گرفتەکانی مزگەوتەکانە و هەروە ئەو غاوایە نێڵن ئەو تەشویشە نێڵن بۆ ئەمەش مامەڵی تەندروست لێرادا ئەگەڕێتەوە هەنێ لە ڕاستیدا بۆ جۆری منداڵەکان هەمویان یەکچەشن نین یەک جۆر نین هەندێک لە منداڵەکان دایک و باوکیان بە هەمیشەی ڕوو لە مزگەوت ناکەن هەندێکشیان بێگومان ڕوو لە مزگەوت دەکەن هەندێک لە منداڵەکان تەمەنیان زۆر بچووکە و هەندێک لە منداڵەکانی تەمەنیان تا ئەندازەیە گەورەیە بێگومان دەبێت ئێمە بزانێکین ئەم جۆرە مامەڵەیە چۆن دەکەین لەگەڵ یانە باشترین مامەڵە بە قەناعەتی من ئەو بەرنامە ڕێکوپێکەیەکەوە مامۆسای نوێشخوێن لە مزگەوتە بە هاوکاری نوێشخوێنەکان دایدنی ئەویش ئەوەی کەوا منداڵەکان نەخیر دووریان نەخێتۆ لە شوێنەکە ئەم منداڵانە لەزەر نابین لەگەڵ گەورەکانە ئەو دەیەوێت ڕووی مامۆسا ببینێ دەیەوێت لە نزیکەوە گوێی لە قورئانەکەی مامۆساوە بێ دەیەوێت لە پەنای ڕیسپێک و لە پەنای گەنجێکی ترە ببینێت کە ئەمە ئەوەی کە باوکی نەهاتوو باشە باوکی ئەم بۆچی نەهاتوو بۆ ئێرە کە لەگەڵ باوکی دەوەسێ سیرەکە ڕەفتار و هەڵسوکەوت و سلوکەکانی باوکی وەردەگرێ دەبینی منداڵە لە لای تۆوە نوێژەکە سەیری دەستی تۆ دەکات دەستی چۆن دەجوڵێنی بەڵام منداڵەکەی پەنای لەوانەیە ئادابەکان و ڕەفتارەکان و فەرز و سونەتەکانی دوێژ نەزانێ بۆیە بۆ ئەوەی کەوە ئەم منداڵانە زیاتر لە معنای پەیامی مزگەوت و نوێژ و عیبادەت و خواپەرستی و سلوکی جوان لە گەورەکان و وەربگرن بە قەناعەتی من منداڵەکان بچنە مزگەوتەوە لە نێوان گەورەکانە دابش بکرێن سەرپەرشتیان بکەن بۆ ئەمە کاریگەری زیاترە بێ وەک لەوەی کەوا لە شوێنەکە دایان بنی مامۆستا ئەگەر ئەو فرمودانەی بۆ بە بەردان نوێژ ئەوەی کە بە بەردەم نوێژدا چوونی گەورەکان ڕاست بێ یان صحیح من کە شەڕەپاڵ لەگەڵ گەورەیەکی باڵغدا بکە ئایا ئەمە بۆ مناڵەکان دروستە تۆ منداڵ لەوەچە کە تۆ لە نوێژ ئابینێ جۆرێ لە میهرەبانی وەکۆڵی خۆشەویستی بۆ تۆ هەبێ بەڵام زۆر جار پاڵی پێوەنێ ئەی خەیام جۆرە لە جۆرەکان ئازاری پێگەینی ئەمە بۆ منداڵ دروستە کە گەنجێک یا پیرێک نوێژەکە منداڵی بە بەردەم نوێژەکە حەزەکە بەو ڕیزانە ڕاکات و بێت تۆش ئەزیەتیەکەیان بوونە پاڵی پێوەنەی ئەکەوێ ئەمە بەڵێ ئەو منداڵە لە هیچ ڕوویەکی شەرعی ترە و لە دەرەوەی مزگەوت مکەلف نییە بە کۆمەڵەشت حتا کە ڕیزەکان دروستە بن ئەگە کەسێک بەبینی ڕیزەکانی شەبڕوە لە ڕووی شەرعی و ئەڵڵاو ئەم هیچ کێشە و گرفتێکی نییە ئەگەر هاتوو لە مزگەوتە منداڵێ بە بەردەم نوێژخوێنەکە ڕووی بەناو سەفەکەی ڕای کرد بۆ ئەو سەر ئەگەر بێت و ئینسانی مسلمان لەو کاتەدا لەگەڵ ڕۆحی نوێژ و عیبادەت و خواپەرستی و ئاەتەکانی قورئاندا تێکەڵ بوو بێ بڕواتە نەبێ بیری بەلای ئەوەدا نییە منداڵێ بە بەردەمیادا زۆر باش بۆیە چۆنی منداڵ بە بەردەم نوێژخوێنەکانە هیچ گرفتێکی نییە لە ڕووی شەرعی مامۆستا دوایین پرسیارم ئەرکی دایک و باوکی کاتێک کە منداڵەکە دەرێنێ مزگەوت ئەو نەسیحەتی دەبێ بیکەن بە زۆر بە کورتیلەوەی دەرفەتن وڵا دایک و باوکان لە هەموو کاتێکە ئەرکی گەورەیان لەسرە کەوا گرنگی بە پەروەردەکردنی منداڵەکانیان بدەن وەکو چۆن گرنگی بە پەروەردەکردنی لاشە و جلوبەرگیان دەدەن ئەوانەیان کە دەچن بۆ مزگەوت بە تایبەتی منداڵەکان لەگەڵ خۆیان ببن ئەوانەشیان کە ناس نەسیحەتیان بکەن کوڕی خۆم کە دەچی بۆ مزگەوت مەبەرمایی سەرئێشەرە بۆ نوێژخوێنەکان بۆ ئەوەی کەوا خەڵکی دوعای خێر بۆ من و بۆ دایکت بکەن نەوەکو خوا نەخواستە خەڵکی لەوەی بێتاقەدونیانە دوعایەکمان لێکەن سبحی لێ سلمانیم زۆر سپاس بۆ بەڕێز مامۆستا عەبدوڵڵا پێنجوێنی سپاس بۆ دەرفەتێکی بەخشی بینەرانی عەزیز ناوبڕێکی کورت وەردەگرین و دوجار دێنەوە لاتان بۆی کە بڕگەی دووەمی بەرنامەی پەیامی ئەمڕۆشتان پێشکەش بکەین. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت گەڕان بە دوای تامێکی نایابوو بوونێکی جیاواز تەنها لە ئالین دابەدی دەکەین. بەرووبوومی ئەم ڕەنگانە خۆشترین تام و بۆن دەبەخشن. باشترین جۆرەکانی بەهارات هەڵدەبژێرین و کۆی دەکەینەوە. ئاهەنگی خۆشترین تام و بۆن دەگێڕین. ئێمە تەنها بە بازووی خۆمان باشترین بەرهەمدێنی. لە هەموو وەرزەکان لە هەر کات و شوێنێک تەنها ئالین. ئالین هێمای سەرکەوتن. کارگەی ئاسمان. کارگەی ئاسمان بۆ بەرهەمهێنانی نایلۆن و سفرەی سەفەری لە کوردستان. سفرەی ئاسمان لە خەمی تەندروستی هەمواندایە. سفرەی ئاسمان دوورە لە بەکارهێنانی هەموو ماوادێکی زیانبەخش وەک ریسایکلین. بەکارهێنان لە ئێوە
دڵنیایی لە ئێمە لە باشترین و خاوێنترین بەرهەمە خۆماڵیەکانە. سفرەی ئاسمان ڕازگۆیی لە پێوانەدا، خاوێنی لە پێکهاتەدا. سفرەی ئاسمان. بۆ دەستخستنی سفرەی ئاسمان پەیوەندی بەم ژمارەیەوە بکەن 1970 840 2000. شەربەتی سەنایس. دڵخۆشین هەموو کات، دڵخۆشیێکی بێکۆتایی لەگەڵ شەربەتی سەنایس. لەگەڵ من و تۆ لە هەموو شوێن و جێگایەک تەنها سەنایس. سەنایس هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزانتی بکە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایس تامێک لە سروشتەوە. ئایا تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە ئینتەرنێتێکی بێسنوور بەکاربێنیت، یان بیرت لەوە کردوتەوە کە بۆ هەفتەیەک یان 2 هەفتە ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنی؟ سەرەڕای هەموو ئەمانە تا ئێستا بیرت لەوە کردوتەوە کە بۆ یاری ئەلکترۆنیەکان ئینتەرنێتی بێسنوور بەکاربێنیت؟ بێگومان نەخێر. فانسی نێت هەموو ئەم کێشانەت بۆ چارەسەر دەکات. تۆش دەتوانیت بۆ ماوەی هەفتەیەک یان 2 هەفتە یان مانگێک بەردەوام بێسنوور لەگەڵمان بیت. ئێستا خزمەتگوزاریەکانمان لەم شوێنانە بەردەستە: سلەیمانی، شارباژێر، شارە زوور، هەڵەبجە، سەی سادق، عربەت، پێنجوێن، بازیان، تاسڵوجە و زەرگوێز. فانسی نێت هەمیشە ئینتەرنێتی بێسنوور. زەیتی ریزی کە لە کەپەکی برنج بەرهەم هاتووە، هەڵدەستێت بە دابەزاندنی ڕێژەی کۆلیسترۆل و شاری خوێن، ڕێگرە لە قەڵەوبوون. ئۆمێگا 3 و ئۆمێگا 6 و ئەنتی ئۆکسیدی تێدایە، بەسوودە بۆ پێست و ڕێگرە لە دەرکەوتنی نیشانەکانی پیربوون. بەکاردێت بۆ چێژلێنان و سوورکردنەوە و دروستکردنی زەڵاتە. ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی هانی خەڵک دەدات بۆ بەکارهێنانی زەیتی ریزی. زەیتی ریزی. هەمومان حەزمان لە برنجە. برنجێک تانی ڕاستەقینەی برنجمان پێ ببەخشێت. بازار جمەی دێت لە برنج، بەڵام بژاردەی من برنجی دۆلفینسیە. بە تام و بۆن هاوشێوەی برنجی کوردیە، 100% سروشتیە. برنجی خڕی دۆلفینسی شێفە گەورەکان سەرسامەکات، بۆیە بێ دوودڵی بژاردی من و کابانی ماڵە. تا ئێستا زۆر جۆری برنجم تاقی کردوتەوە، بەڵام هیچیان وەک دۆلفینسی نییە. تامێکی ترە ئێوەش دەتوانن تاقیکەنەوە. دۆلفینسی باشترینمان بۆ هەڵبژاردن. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. بینەرانی عزیز، بینەری سرودێکی ئەفغانیە بین کە سرودێکی ئاینیە و باز لە خۆشەویستی پێغەمبەر و ڕووکردنە خوای گەورە دەکات. پێکەوە بینەری دەبین. دلت را خانه ما کن، مصفا کردنش با من، به ما درد دل افشا کن، مداوا کردنش با من. اگر گم کرده ای دل کلید استجابت را، بیا یک لحظه با ما باش، پیدا کردنش با من.
بیفشان قطره اشکه که من هستم خریدارش، بیاور قطره اخلاص و دریا کردنش با من. به من گو حاجت خود را اجابت میکنم، مانی طلب کن آنچه میخواهی مهیا کردنش با من. بیا قبل از وقوع مرگ روشن کن حسابت را، بیاور نیک و بد را جمع منها کردنش با من. چو خوردی روزی امروز ما را شکر نعمت کن، غم فردا مخور هرگز که فردا خوردنت با من. الله اکبر الله، الله اکبر الله، الله اکبر الله، الله اکبر الله. به قرآن آیه رحمت فراوان است ای انسان، بخوان این آیه را تفسیر و معنا کردنش با من. اگر عمری گناه کردی مشو نومی تو از رحمت، تو توبه نامه را بنویس و امضا کردنش با من. دلت را خانه ما کن مصفا کردنش با من، به ما درد دل افشا کن مداوا کردنش با من. اگر گم کرده ای دل کلید استجابت را، بیا یک لحظه با ما باش پیدا کردنش با من. الله اکبر 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 الله اکبر. لا اله الا الله محمد رسول الله، لا اله الا الله. عزیزانم، ڤیدیۆکانی ئێوە بڕگەیەکی ڕۆژانەی بەرنامەی پەیامی ڕۆژە کە ئێوەی ئازیز و خۆشەویست لە ڕێی ژمارە تەلەفۆنی 1950 کە تەلێگرام و ڤایبەری لەسەر، هەروەها لە ڕێی جیمەیلی پەیامی ڕۆژەوە کە لەسەر توڵی شاشەی بەرنامی پەیامی ڕۆژ دەڕوات، دەتوانن ئەو وێنە و دیمەن و ڤیدیۆ سەرنجڕاکێشانەی کە لە ژیانی ڕۆژانتانە ڕوودەدەن یا دەیان بینن بیگوازنەوە بۆ ئێمە و بۆ بینەران تا لەسەر شاشەی کەناڵی ئاسمانی پەیام لە بەرنامەی پەیامی ڕۆژ جارێکی تر بینەری ببنەوە. ئێستاش دوو ڤیدیۆی ئێوەی عزیز و خۆشەویستمان بۆ هاتووە، گۆمی فێڵاو یا ئاوی فێڵاو کە دیمەنێکی سەرنجڕاکێشە لەگەڵ مزگەوتی ئیمام موسلیم لە شارۆچکەی خورماڵەوە بۆمان نێراوە، پێکەوە بینەری دەبین و پاشتر دینەوە لاتان.
ئەوەی کە ئێستا زیاتر باوە بە تایبەتی ئێواران و لەگەڵ بانگ و بەربانکردنەوە یاشکانی ڕۆژ و لقمەقازی و بانگیە ڕێز. هاوکارم سۆی محەممەد لە سیسایق ڤیتێکی لەسەر شیرینیخانەی ئامادەکردنی لقمەقازی و بامێ بۆ حازرکردنی پێکەوە بینەریەبین. سەرەتا بە خێراتنی کەناڵی پەیام دەکەم بۆم دەرفەتە کە بۆم بەسەرکردنەوەیان. من کەناڵم کێوان محەممەدە ماوەی 4 ساڵە خەریکی ئەم کارم ئەوش بەس لە ڕەمەزانانە خەریکە بم ئەو مانگە لەبەرەوەی خواز لەسەری زۆرە بەعام خەڵک داوای شیرینەکان دەکات و ئێمەش ماوەی 4 ساڵە خەریکی ئەم کارین و مەقازی و بامێ دروستەکەین لەگەڵ داخلی و ڕانەقەل ڕۆژانە شەکەمان ناڕەحەتە هۆیەوە کە بە ڕۆژوین و بەیانیان لە سعات حەوت دێین تاوەکو سعات حەوتی ئێوارە لێرە بەردەوام شەکەین. چوار کەسین لێرە ئیشەکەین ئەو 4 کەسە بە یەک کۆینەمەمان بە ڕۆژوین و بەڵام هەنێ جار هیلاکە بین و ئەبێت لەگەڵ مشتریەکانە ڕوومان خۆش بێ و سەبرمان هەبێ بەڵام هەنێ مشتریش هەیە ڕویان خۆش نییە ئەوان یەن شەڕە گێڕن لەگەڵمان ئەوانەمان تووشە بێ ڕۆژانەی تر ئەو کارانە هەر تووشە بێ لە گەڵ مشتریە ئێمەشانێ جار لەوانەیە هیلاک بین گەرمامان بێ شتێک بێت ئەوانە هەر ڕووەدا لەگەڵ مشتریە شتێکی وا بێت و بەراورد لەگەڵ مانگەکانی تر ئامانی ڕەمەزان خواست لەسەر شیرینی بەعام زۆرە بێ و ئێمەش ساڵانە بەس مانگی ڕەمەزان لقمەقازی و بامێ و ڕانەقە لەگە دروستەکەین لێرە ئەم دوکانەیە گرین ساڵانە و بەس تەنها لە مانگی ڕەمەزانە لەبەرەوەی خواست بەعام لەسەر شیرینی زۆرە بێت و خەڵک داواکاری زۆرە لەسەر شیرینی لەو مانگەدا. بینەرانی عزیز دیارە بڕگەی دووەمی سەرەکی بەرنامەی پەیامی ڕۆژ هەروەها کە بڕگەی کۆتایە چووکە و ڕۆژانەی کە گروپێکی هونەری ئیسلامی بانکەینە ناو ستۆدیۆ مافی دوو بڕگەیان دەدەینێت بۆ حکمەوەی کە سرود و گۆرانی زۆرمان بۆ دەڵێن بەڵام لە بڕگەی ئەمڕۆدا لە بەشی هونەریەکەی میوانداری گروپی هونەری ئیسلامی مەلای جەباریمان کردووە کە پێکاتون لەم سێ بەڕێزە لە چەمچەماڵەوە تەشریفیانێنەوە بۆ هیوایی کە ئەمڕۆ بەرنامەی پەیامی ئەم ڕۆژمان بۆ بڕازێننەوە. کاک مەلابەندین بەخێر بێن سەرسەر و سەرچاومان ئەگەر بکرێ زیاتر گروپەکەتان بناسیێنن. سەرەتا بە ناوی خۆی گەورە و میهرەبان درود و سڵاو بۆ سەرگیانی پاکی حەزەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم و سپاس بۆ جەنابتانیش بۆم دەرفەتە. هەڵبەت ئێمە گروپێکی وە ئامادە و سازین بەردەوام بەڵام جارجارە پێکەوە چ لە مەجالیس و لە مەولودەکانە دائنیشین و لە خزمەتی خەڵک و مسڵمانانە ئەبین و زیاتر بۆ نەکەن. هونەری ئیسلامیەکان هەمیشە حاضر نین و تۆکمەنی هەمیشەیە بۆ مەولود یا بۆ تەعزیە بۆ مەراسیمێکی تایبەت دەی زیاتر ئەوەیە کە هەر کەسە و سەرقاڵی کارێکە ئەو نیە تایبەت بین بۆ کارە گروپەوە هونەریەوە. ئێمەش گروپی مەلای جەباری لەگەڵ جەنابی مامۆستا مەلاهێبنی جەباری و کاک مومینیش کە ئەویش هەر جەباریە کە ئەم گروپەمان دروست کردو هەڵبەت چەند بەڕێزێکی تریشمان لەگەڵایە بەڵام ئەمڕۆ ئەم نەیانتوانی ئامادە بن. گروپی مەلای جەباری ناوی مەلای جەباریکی کە لە شاعیرە گەورەکانی کورد کە هەڵبەت وا باسەکرێت کە لە سەردەمی مەولەوی شاعیری گەورەی کوردە ژیاوە ئەم ناوەمان بە حکمەوەی کە هەر سێکمان جەبارین ئەو ناوەمان هەڵبژاردووە. زۆر باشە ئەمڕۆ پێشکەشی ئێمە بینەرانی بکەن. وەڵڵا ئینشەڵڵا بە ئیزنی خوا چەند قەساید و مەدائحێکە بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم خوێنین ئینشەڵڵا. زیاتر ئەو بابەتانی کە دەیانڵێنەوە لە شوێنەکانی تر لە مەولود نامەکان لە مەراسیمەکان چی زیاتر ئەوەی کە خوێنرێتەوە کوردەواری خۆمانەگەرت چ وەختی مانگی مەولوبێ چ وەختێکی کردێ ئەگەر خێرێ سەدەقەیەک داوەتێکی گەورە بکە ئەگەر گوێسەبانەیەکیش بکاڵێ مەولوی پێغەمبەر صلی الله علیه وسلم زیاتر ئەو قەسایدانە خوێنەوە کە لە مەدحی پێغەمبەر صلی الله علیه وسلم چون چەنی لەسەر بخوێنیتەوە هێشتا کەمە. طبعا هەندێک بۆ نەوتی واش هەیە بۆ منێمە زۆر جار لە بۆنەی شەهیدەکانە بەشدارە بین
بە قورئان خوێندن یا بە شعرێکی ڕێک و جوان بۆ باڵای شەهیدەکان یا لە بۆنەکانی تر هەموو بۆنەکانی ئیسلام زیاتر بە حکمی هەموو بۆنەکانی ئیسلام سەرمەشقی هەموو بۆ ڕووداوەکان لە زمانی ئیسلام و تا ئێسش هەر پێغەمبەر بۆ سەڵاو سەلەم وەصف و سەنایەوەکەی. زۆر باش ئێوە هەر تەنها بۆ نمونە گۆرانی یاخود قورئان خوێندنیشتان هەیە لە چه شوێنەکە زیاتر قورئان خوێندن لە بۆنەکان و پرسەکان. بەڵێ سەید بەندین ناوەڕۆکی شعرەکانی مەلای جەباری بە ڕەحمەت بێ بەڵێ چ ناوەڕۆکێکە تەسەووفە عیرفانە ئایا نیشتیمان پەروەرێتیە سروشتە خۆشەویستی خدایان بۆنە ئەم هەموو بارانی تایە و کامیان زیاتر زاڵە لە نێو دیوانەکەیدا ڕاستیان بەوەی کە تا ئێساکە زۆر کارێک نەکراوە هەموو شعر و دیوانەکانی مەلای جەباری کۆکرێتەوە لەم دوایە مامۆسایەکی بەڕێز دکتۆر فەرهاد عەبدولعەزیز کە هەر خەڵکی چەمچەماڵە دەستخۆشی لێکم لێرەوە کە هەستا بە کۆکردنەوەی دیوانی مەلای جەباری ممکنە هێشتا هەمووی نەبێ بەڵام ئەوەی کە تایە کۆبۆتەوە هەم تەسەووفیە چونکە بە حکمی خۆی مەلا بووە مەلای جەباری لە 1906 لەدایک بووە و لە منتیقەی جەباری دووە چەند علومێکی دینی خوێندووە و شعرەکانی ئەو بۆ بەرسی نیشتیمانی تیا بووە بەشی سروشتی تیا بووە و هەنێ شعری گاڵتە و گەپیشی هەبوو. زۆر باشە ڕێز ناوڕێکی کوروەردەگرین پێشەوەی کە بچمە لای بەرهەمەکەت ناوڕێی کوروەردەگرین و دێنەوەلاتە ئینشاڵڵا بۆی کە بەرهەمەکانی ترمان پێشکەش بکەنەوە حازتان کردووە. بینەرانی عەزیز ناوڕێکی کوروەردەگرین و دێنەوەلاتە. تۆپ ئارت بەهاراتی ئالین هێمای سەرکەوتن سەنایز هەمیشە بە تامێکی تازەی میوەکان لە هەناوی سروشتەوە پێشکەش بە ئازیزان تی بکە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. شەربەتی سەنایز تامێک لە سروشتەوە. زەیتی ریزی کە لە کەپەکی برنج بەرهەم هاتووە هەڵدەستێت بە دابەزاندنی ڕێژەی کۆلیسترۆل و شاری خوێن ڕێگرە لە قەڵەوبوون ئۆمێگا 3 ئۆمێگا 6 و ئەنتی ئۆکسیدی تێدایە بەسوودە بۆ پێست و ڕێگرە لە دەرکەوتنی نیشانەکانی پیربوون بەکاردێت بۆ چێژلێنان و سوورکردنەوە و دروستکردنی زەڵاتە ڕێکخراوی تەندروستی نێودەوڵەتی هانی خەڵک دەدات بۆ بەکارهێنانی زەیتی ریزی زەیتی ریزی دۆی گۆزە دۆی سادە دۆی گازدار دۆی نەعنا بەرهەمەکانی بگا گرنگی تەندروستی بەرهەمەکانی بگا زەیتی زەیتونی ئاریۆلی ئیتالی بەکار بێنە بۆ چێژلێنان و سوورکردنەوەی خواردنەکانت بە چەند دڵۆپێک زەیتی زەیتونی ئاریۆلی ئیتالی زەلاتەکەت بەتامتر بکە. کۆمپانیای بورهان بریکاری سەرەکی زەیتی زەیتونی ئاریۆلی ئیتالیا لە هەموو ڕۆژهەڵاتی ناوەڕاست. هالا بەرهەمێکی ناوخۆییە و زامنی پاراستنی تەندروستی ئێوەیە. ماستی هالا تەندروست و تازە. ناونیشان سلێمانی ڕێگای گشتی تاسلوجا پشت بەنزینخانەی مژدە. کارگەی شیرەمەنی هالا. تۆپ ئارت. یا ڕەبی خوا ئەم ڕەمەزانش بکاتە مایی خێر و بەرەکەت و خۆشی بۆ هەمومان. هەر کەسێک پێش ئەوەی بانگ بدا بچێت بۆ مزگەوت لە مزگەوتەکە دانیشێ و دەست بە زکر و تەهلیل و یان قورئان خوێندن بکە. سبحان الله مەلائیکەتانی خوا چەند مەلائیکە لە مزگەوتن هەر هەموو بە یەک دەنگ هاوار دەکەن و ئەڵێن اللهم اغفر له اللهم ارحمه. خوایە لەو بەندەی خۆت خۆش بە خوایە ڕەحم بەو بەندەی خۆت. کە کاتێک کە شتێک ئەفرۆشی کە زانێت عیبی تێدایە بڵێ کابرێک کاکە ئەو عیبەی تێدایە نییە وەڵا بە خۆر و زبر ئەیفرۆشم کاکە خۆ خۆم تەنەکەی زبری ناکرم.
شەیتان ئەو زەفەرەتان پێنە با بڵێن وەڵا دوعامان قبول نابی مامۆستا لە مێژە دوعا دەکەم هیچ دوعام قبول نابی نا دوعات قبول بووە ئەمر بە مەعەزرەتی جوبرائیلیش کرا ئیشەکە لۆ جێبەجێکە بەس پەلەی مەکە خوا حەزی لەو دەنگ و لەو نزا و پارانەوەی تووە. بەڵێ عزیزان و خۆشەویستان لەگەڵتانین بۆ قسەکردنی زیاتر لەسەر کار و چالاکیەکانی گروپی هونەری مەلای جەباری و پێشکەشکردنی کۆمەڵێرە و مناجات و مەدح و سەنا و خۆشەویستیانەی ئەوان بۆ پێغەمبەری پێشەوا و ئیسلامی پیرۆز. کاگێ من زۆر بەخێربێی سوپاس بۆ ئامادەبوونت. گروپەکەتان تایبەت کردووە بە ناوی مەلای جەباری، یەکێکە لە شاعیرە کلاسیکەکانی کورد. چەند لە شعرەکانی مەلای جەباریتان لە نێو وتن و بۆ سرود و مناجاتەکانتاندا ڕێتان کردوتەوە. بەڵێ سەرەتا بە ناوی خوای گەورە میهرەبان دەستخۆشی ئەم بەرنامە جوانەتان لێکەین و هیوادارین خوای گەورە ڕۆژوو عیبادەت و تاعەتی هەموو لایەکمان قبول بکات و سواسی ئەوە ئەکەین بۆ ئەم بەرنامەی کەوا داتان ناو دەستخۆشتان لێکەین. بەڵێ ئێمە گروپی یان شعرەکانی مەلای جەباری بەلای ئێمەوە زۆر گرنگی زۆری هەیە و زیاتر ئەو سرودانە ئەخوێنین کەوا لە ڕۆژانەیە بەکاریانی هێنین، یعنی لە مەولودەکانە زیاتر ئەو سرودانە ئەخوێنین و هەوڵی ئەوەشمان داوە کەوا بتوانین زیاتر لەو سرودانە دەستمان بکەوێ و زیاتر بەکاری بێنین لە مەولودەکانە. تا ئێستا هیچ هۆنراوەیەکی مەلای جەباریتان بە شێوەی سرود وتووە یا بەهۆی ئاڵۆزی و قورسی زمانەکەیەوە کە بە لەسەر شێوەزاری هەورامیە نەتانتوانیوە کەڵک و سوود لە ناوەڕۆکی شارەکانی وەربگرن؟ وەڵی وەکو سوود وەرگتن سوودمالی وەرگتووە زیاتر مامۆستا سەیبەندی ئەو زیاتر ئەو سرودانە بەکارەهێنێ سوودی لێ وەرگتووە و لە مەولودەکانە باسی کردو. زۆر باشە. بە مامۆستا سەیبەندین پێمان خۆشە گوێبیستی یەکەم بەرهەمتانی بزانین چیمان پێشکەشەکەن هەم بە ئێمە و هەم بە بینەرانی عزیز. أمن تذكر جيران بذي سلام مزجت دمعا جرى من مقلة بدم مولاي صل وسلم دائما أبدا على حبيبك خير الخلق كلهم أي شيء خوش خلق خوي ما يقول رنغرو وحد ظلام
كربات تسبيحات بنجي ترآوي سيسان نفر آوي لدربي مولاي صلي وسلم دائما أبدا يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا يا ربي بالمصطفى بلغ مقاصدنا واغفر لنا ما مضى يا واسع الكرم مولاي صل وسلم دائما ابدا على حبيبك خير الخلق كلهم دەستان خۆش بێت. ئەگەر لێەوە دەست پێ بکەین کاک مەلابەندی بۆچی مەلای جەباری دەبێت شار و نووسینەکانی بە هەورامی بێت جەبارە لەکوێ و هەورامان لەکوێ طبعا جەباری عشیرەتێک و منتیقەیەکە لە بینی چەمچەماڵ و کەرکووکە لە زنجیرێک بانەکانی بانی مەقانەوە نزیکە زیاتر بە حکمی وەی کە شارەزاییمان هەبوو لە دەمی قەیمەکان و بیستبێتمان تاوی هۆزەکانی جەباری زەنگنا زۆرێک لە هۆزەکانی گەرمیان و بیستومە گوایە هۆزی هەمەوند و ئەوانی جافیش جاران بە شێوەزاری ماچۆ قسەکراوە کە هی هەورامیش هەر ماچۆیە یعنی زۆرێک لە قەیمەکانی ئێستا لە عشیرەتی ئێمە کەسی وام نەبینیەوە کە بیدوێنم و بۆ شێوازە قسە بکە بەڵام لە هۆزی زەنگنایە بینیمە کە نیشتەجێی کەرکووک و بە هەورامی قساکە ئێستاش هەر بە شێوەزاری هەورامی قساکە تۆ چەند بە سۆرانی بیدوێنەوە بە هەورامی قسە بەڵام دەبێت 2000 پێشینەیەکی تری هەر طبعا پێشینە ئەوە چییە کۆن هەر ئەو شێوەزارە بۆ تەسەورەکەم اعترافەکەن لێرە تەسەورەکەم هەر ئەو شێوەزارە بۆچی ئەو گریمانەکانن کە مەلای جەباری بە ڕەحمەت بێ یەکێک بە لە عاریف و سۆفیە گەورەکانی بۆم لە کوردستان بەهۆی کاریگەری ئەو سەردەمەی تەکیە و خانەقاکان و لە کوردستانیشە تەنها بۆنە بیارە و تەوێڵە هەبووە شێخ عەلاءالدین و شێخ عومەری بیار ئێستا مەولەوی تاوگۆزی بە ڕەحمەت بێ خۆ سۆرانیەکی وەکۆڵێ سەرف بۆ بەڵام ئەڵێ عەشق و ئەوین و خۆشەویستیم بۆ شێخەکان وای کردووە بەدەر لە هەورامی نەتوان بە هیچ زمانێکی تر بنووسن ڕاتە و گریمانەیە لەوە حتمما چونکە بە حکمی خۆی مەلا بووە کەسێکی دینی بووە و لە بنەماڵەیەکی بووە لە سادات و لە ئالوبێتی پێغەمبەری صلی الله علیه وسلم بۆ حکمی ئەو حبەی کە بۆ پێغەمبەری هەبوو بۆ شێخانی تەریقەت هەی بووە ممکنە کاریگەری بەڵام ئەوەی کە من ئەیڵێم یعنی تەواوی هۆزەکان ئەو زەمانە بەو شێوەزارە قسە کراوە نەوە و کوڕ و کوڕەزای نەماوە مەلای جەباری تا لەسەر ژیان و بۆمنە چۆنێتی ژیانی قسە بکەن یان بۆ نەزانیاریان هەبێ وەڵاهی وەکوونەوەکانی نازانم بەڵام ئەم خۆی کوڕی سید مستەفای سید ئیسماعیلە کە بوونێکی بوون لە گەورەکانی جەباری و کاتە دەمسپی و سەرۆکۆزی جەباری بوون 4 کوڕی بووە لە لای خۆی 4 کوڕی بووە بەڵام لە دوای کوڕەکانی تا ئێستا و زانێرم نیە یعنی ئەوەیش کە لە کتابەکەیشە دکتۆر فەرهاد نووسیوێتی باسی ئەوەی نەکردوکردنەوەکانی ماون یا بە دوای ئەم درێژە پێدەریەوەی کە بزانن شعرەکانی بدۆزنەوە بەڵام خزمانی تر لە خزمانی بانگۆل کە خۆی خەڵکی گوندی بانگۆلی جەباریە زۆر هەوڵەدن یعنی دکتۆر محەممەد کەساس جەباری شەخ سەرداری جەباری ئەمانە خەریکن بۆی کە چی شتێکی هەبێ بیدۆزنەوە و تاکو و جارێکی تر ئەگەر بکرێ دیوانەکە کۆر کرێتەوە و پڕتر بکرێت لە بەرهەمەکانی بڵێ مامۆستا مەلابەندین پێمان خۆشە مانگی پیرۆزی ڕەمەزان مانگی قورئانە زۆر ڕاست جەنابیشتان لە خوێندنی قورئان دەنگێکی خۆشتانەیە پێمان خۆشە گوێبیستی چەند ئاەتێکی پیرۆز لە قورئانی پیرۆز بین بەڵام پێشوی کە بیخوێنێ بە چەند جۆر دەیخوێنیت طبعا بڵێن تەقلیدی کێ زیاتر دەکەی تەقلیدی تا هەیە بۆی کە بە حکمیەوەی سەماعی گوێم لە مەقامەکان بۆ فێری بووم زیاتر بە عێراقی خوێندومانە تەقلیدەکانیش نازم بڵێم تەقلیدێکی ئەوەی کە من معجب ببێتم و گوێم لێگرت بێ وەلید ئیبراهیم و حافظ خەلیل بووە لە عێراقیەکانە و مەقامەکانیش حەو مەقامی ڕئیسیمان هەیە بەڵام ئەکرێ لە 2 ئاەتا لە 3 ئاەتا ئیتر 2 مەقامی 3 مەقامی ئەگەر بتوانین باشە من پێم خۆش تەقلیدی وەلید ئیبراهیم بکرێت مەقامی بەیادی شاڵ زۆر
بسم الله الرحمن الرحيم شهر رمضان الذي أنزل فيه القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون وإذا سألك عبادي عني فإني قريب أجيب دعوة الداعي إذا دعان فليستجيبوا لي وليؤمنوا بي لعلهم يرشدون صدق الله العظيم. مامۆستا هێمن ببوورە جەلال چۆنە کە تۆ وەکوەڵێ هەم گۆرانیەکان هەمە و سرودانە ئەچڕی و لەگەڵیشیا دەف لێ دەواتە مێشکت چۆن لە کاتێکا بەونە مرۆڤ جەلال زۆر جار کە دوی ژەکەی سەر لێ تێگەچێت چۆنیە کە تۆ توانیتە لە هەر دەف لێدانیش و لە وتنیشدا سەرکەوتوری وەڵا ڕاستیەکەی من زۆر دەف لێ نادەم ینی بەو شێوەیە کە بەردەوام دەف لێدەم لەگەڵ مەولودەکانە چونکە ئێمە کۆرسی تایبەتی خوبان هەبوو بەڵام بەوەی دەوام و مەشغوڵی خۆیان نەیانتوانی بێن زیاتر ئەوان دەف لێدەن من هەر سرودەکان ئەڵێم و وەکو کۆرس ئەیلێمەوە بەڵام لە حاڵەتێک وەکو ئەمڕۆ دووکیان سەرکەوتبێ لەگەڵا دەف لێدەم دەف چ چێژ و گرنگێکی هەیە بۆ ئەم جۆرە لە مناجات و سرودانە باتە دەف شتێکی وەکوڵێ سنەتیانەیە شتێکی عاریفانەیە چ گرنگی و بایەخێکی هەیە وەڵی خۆی دەف لێدان ینی وا لە ئینسانەکە بەڕاستی ڕوحی ئاسوودە بێ ڕوحی ئەو ئینسانانە کاتێک کە دەف لێدی ئاسوودە ئەبێ هەر خۆتەوە حەز کە فێری دەف بی حەزەکەی دائیمەن دەف لێ بدەیت ئیتر ینی وات لێکە چۆنڵێ ئەدباتە قاڵبێکی ترەوە شوێنێکی ترەوە بەزای پەنجەکەت دەگلە من کەوێ خەیلێ عاجزم سالێدە دەف زۆر تەوا بڵێ زۆر باشە من پامێرێکمان هەیە ڕاستەخۆری دەگرم لە شاری سلێمانیەوە بەڵام دوای ئەو دێمەوە لای ئەو دوانەتان پێکەوە پارچێک دەفمان بۆ لە بدەن کردوتان پێکەوە بەیانی بە یەکستانی لی دەدەن بەبێ وتنێک دوایش قسەی لەسەر دەکەین کە چ جۆرە دەفێکە و لێدانانی کە دیکەوە بینەرانی عزیز دیارە پامێرمان ئەردەڵان محەممەد لە شاری سلێمانی و لەسەر چالاکیێکی وەرچی لەگەڵمانە ئەردەڵان سڵاوی خوا لێبێت لە کوێی وە پێم بڵێ بەم مانگی ڕەمەزان و بە زمانی ڕۆژوو کێ خەریکی چالاکی وەرزشیە بەڵێ کاک جەلال سڵاو لە ئێوە لە بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام و پەیامی ڕۆژیش بەڵێ ئێستا حالیان لە یاریگای سلێمانی نێودەوڵەتی سلێمانین ئەو یاریگای کە چەند ساڵە بێنازە لە بەڕێوەچوونی یاریەکانی خولی کوردستان و عێراق بەڵام خۆشبەختانە بۆ یەکەم جار لە مێژووی کوردستان و عێراق ئەبینین ئەم یاریگایە وەک ئەبینن لە وێنەکاندا دیارە ئەم یاریگایە بۆ یەکەم جار دەستنیشان کرا بۆ بەڕێوەچوونی پاڵەوانیەتی تیرروکەوانی وڵاتانی عەرەب کە یەکەم جارە لە کوردستان و لە مێژووی عێراقیشە ئەم پاڵەوانەتیە ئەنجامەدرێت من دەمە ئەو زانیاریانش بخەمە ڕوو کە ساڵی 2013 هەر لەم یاریگایە بوو بۆ یەکەم جار کە پاڵەوانیەتی تیرروکەوانی وڵاتانی عەرەب بەڕێوەچوو کە ئەمە مێژوویەکە هەم بۆ شاری سلێمانی هەم بۆ کوردستان و عێراقیش کە ئەو دوو پاڵەوانیەتیە لە شاری سلێمانی و لەم یاریگایە بەڕێوە بچێ من دەمەوێت بۆ زیاتر زانیاری وەرگرتن لەسەر بەڕێوەچوونی پاڵەوانێتیەکە
کە لەسەر ئاستی یانەکانی هەموو وڵاتانی نیشتیمانی عەرەبە لێرە بەڕێوە دەچێت. هەروەها چەند پاڵەوانیتێکی تر کە اختیار کراوە وڵاتی عێراق دەستنیشان کراوە بە تایبەتی شاری سلێمانی چونکە لە یاریەکەدا بەرەو پێشچوونێکی زۆر بەهێزی بەخۆی و بینیوە چەندین یاریزانی کوردی ئەم شارەش لە ڕێزی هەڵبژاردە عێراقە. من دەمێن زانیاریەکان لە زاری بەڕێز ئازاد سەفۆت ئەندام یەکێتی تیرروکەوانی عێراق و سەرۆکی یەکێتی تیرروکەوانی شاری سلێمانی بخەینە ڕوو بۆ بینەران. کاک ئازاد سوپاس بۆ ئامادەبوونت. ئەگەر پێمان بڵێیت چۆن بوو کە شاری سلێمانی دەستنیشان کرا بۆ ئەنجامدانی و پاڵەوانێتیە؟ بەڵێ سوپاسانەکەم. ئێمە پێشەکی مانی 23 ئەندامانی یەکێتی تیرۆکەوانی وڵاتانی عەرەبی هاتن لێرە کۆبوونەوەیەکیان کرد. لە کۆبوونەوەکە بە ئیتیفاقی هەمویان لەسەر داوەتی ئێمە کە وتمان ئێمە داوامان کرد کە ئێمە ئیستیزافەی پاڵانەتی یانەکانی وڵاتانی عەرەبی ئەکەین کە بۆ یەکەم جارە لە یەکێتی وڵاتانی عەرەبی ئەم پاڵانەتێ بکرێتە ئێستا نەکرا وەکو منتەخەبات کراوە بەکە بەڵام وەکو ئەندیەکان وەکو یانەکان نەکراوە. ئەوانیش هەمویان پێیان خۆش بوو مەبدەیەن ئیتیفاقیان کرد بەڵام جوابی نهاییان داینەوە کە وتیان ڕەزامەندیان دەربڕی و کە پاڵەوانێتەکە لێرە ئەنجام بدرێت. بۆ ئەو مەبەستە ئێمەش هەستان بە ناردنی داوەتنامە بۆ هەموو ئیتیحادەکانی وڵاتانی عەرەبی کە بزانین چەند یانە بەشداری ئەکات بۆی لە ماوەی 40 ڕۆژێکە جوابەکان هەرهوو بگاتەوە بۆ ئێمە بتوانین ڤیزۆشتیان بۆ تەرتیب بکەین و ئامادە باش بین بۆ پاڵەوانێتەکە. بەڵێ کاک ئازاد ئەگەر پێمان بڵێ ئەم یاریگای سلێمانیە تا چەند گونجاوە بۆ بەڕێوەچوونی ئەو پاڵەوانێتە یاخود یاریگاکەتان هەیە بۆ مەشق و تەمرینەکان و ڕاهێنانەکانی یانەکان یاخود ئەم یاریگایە گونجاوە بۆ یاریە؟ ئەم یاریگایە طبعاً بەپێی پاڵەوانێتەکان ئێستا وەکو پاڵەوانێتی یانەکانی وڵاتی عەرەبی گونجاوە بەڵام لەوانێ بۆ بەعزێک لە پاڵەوانێتی تر گونجاو نەبێ مەساحەکەی بچووک بێ چونکە مەسەن بۆ نمونە پاڵەوانێتی وڵاتانی جیهانەکرێت یاریگاکە سێ ئەوەنێ ئەم یاریگایە 164 تارگێت ریسکراوە لەم سەر بۆ ئەو سەر ئەوە لەم ساحەیە جێ ناوێتەوە بەڵام بۆ ئەم پاڵەوانێتیە گونجاوە. بەڵێ وەکو یانەکانی عێراق چەند یانەی عێراق بەشدارن ئاخود هیچ یانەیەک لە کوردستان بەشدارە یاخود یاریزانی کورد بە تایبەتی شاری سلێمانی کە لە یاریەکەدا لە پێشەوەن هیچ یاریزانی کوردە بیندرێت لەو یانانەی کە بەشداری پاڵەوانێتیەکەکەن؟ بەڵێ خۆی پاڵەوانێتەکە مەفتوحە چونکە یەکەم جارەکرێ ئەمانەی برەوێکی پێبین بە مەفتوحیدا ئەمانە مەسە هەر وڵاتی بە چەند یانە بەشداریەکە ئازادە وەکو عێراق یانەکانی بەغا زیاتر یانی بەغا و شۆرتە و ئەمانە هەمی بەشداریەکەن دیا لە بەشداریەکە سەلاحەدین بەشداریەکە بەڵام لە کوردستان تا ئێستا تەنها ینی سلێمانیە کە بەشداریەکە بەڵام احتیمال لە یانی تریش بەشداری بکە لەم پاڵەوانێتیە. بەڵێ ئەو ئامادەکاریانە چین کە بکرێت بۆ پاڵەوانێتێکی نێودەوڵەتی لەسەر ئاسی وڵاتانی عەرەب یا خودیانەکانی عەرەب بۆ ئەم پاڵەوانێتێکی ئەو ئامادەکاریانە کە ئێوە پێویستە ئەنجامی بدەن بۆ پاڵەوانێتی فیستیڤاڵە گەورەی؟ ئەردەڵان محەممەد پامنەری وەرچیمان لە شاری سلێمانی و سپاس بۆی کە زانیاریەکانت بۆ گواستینەوە. بینەرانی عزیز دەچینەوە لای میوانەکانمان گروپی هونەری مەلای جەباری کە لێرە درێژە بە بەرنامەکەمان دەدەین لەگەڵەوانە. کاک مەلابەندین دووبارە دێنەوە لاتان بەرهەمەکانی ترتان چین ئەوەنەوەی کە دەیڵێن جیاواز لە مەولایە ساڵێوانی کە لە مەولنامەکانە دەڵێن هیچ شتێکی ترتانەیە کە لەسەر بۆ نمونە نووسینەکان یا شارەکانی مەولەوی و ئەو شاعیرە گەورانەی کورد بن؟ طبعاً زۆرێک و شعرانەی کە خوێنین لە مەجالیس مەولودەکانە شعری مەولەویە، شعری مەحویە، شعری نالیە، بێخودە، صابریە، صافیە، وەفاییە، زۆرێک لە شاعیرەکان. بەبێ دەفیشتانەیە لەگەڵ کاک سێد هێمن؟ وەڵاهی زیاتر هەر کە لە مەولود و مەجالیسا خوێندومانە بەڵام یعنی ئەوەی هەیە بڵین مەقام بخوێنین مناجاتێک بەبێ دەف. با ئەمجارە مناجاتێک وانە ڕێز؟ بەڵێ چەرکەوشل بوو. نانا زۆر خۆشە بێت بۆ بگەین. هەر مامۆسا مناجاتێک و بەستەیەک شەڵێ لەگەڵ. زۆر باش. يا رسول الله رومني بمحزور وقت زان قردن كچو شرمند وستاوم لدور قرچی
سرمايەم نییە قوربان خۆ مستحقی ڕەحمەتم ڕەنگی زەرد و ڕووی ڕەش مووی سپی و فرمێسکی سوور خۆ مستحقی ڕەحمەتم ئەی مەستی حەق وەی دۆستی حەق یا ڕەسوول الله دەستی من بگرە لە نار و بمخەنێ و دەریای نور ڕوح لەسەر لێوم نەفس گیرە لە نێو خەوف و ڕەجا چاوەڕێی فەرمانی تۆیە بچێتە دەریا بێتە ژوور دەم بە خەندا یەکدەم ئەی کاشفی سری لامەکان کافیە جارێک بفەرمووی بۆ وەفایی یا غەفوور ڕوحم بەفیدات بێ گوڵی گوڵ زاری مەدینە ڕوحم بەفیدات بێ دەناڵم بە ئومێدی گوڵی زارم عمرێکە دەناڵم بە ئومێدی گوڵی زارم جارێکی بفەرموو کەچی هاوارە چشینا جارێکی بفەرموو کەچی هاوارە چشینا كمقصود مدينة درمان مكاناتو محاكيمي هم دردان درمان مكاناتو محاكيمي هم دردان جاريكي بفرمو كچي هاوار چشينا تیمار بکە جەرگم کە هەموو کۆنە برینە ڕۆحم نەفیدات بێ گوڵی گوڵ زاری مەدینە ڕۆحم نەفیدات بێ گوڵی گوڵ زاری مەدینە لۆتفێت هەبێ ڕووە بکە مەقصودی مەدینە لطفت هدي الروح بك مقصود مدينة روشان بك جاوب بكلي خاتي دري خود روشان بك جاوب بكلي خاتي دري خود ضوعي ستفرشي قدمت عارشي برينا ضوعي عزة فرشي قدمت عارشي برينا روحي في دبري قولي قول زاري مدينة روحي في دبري قولي قول زاري مدينة لطف
لو تفت بالروان بك مقصودي مدينة یاخوا دەستان خۆش بێ سپاسان دەکەین چەند خۆشە چەند بە چێژە چەند ئاسوودەین پێ هەڵدانمان وتنمان دەفلێدانمان دەنگخۆشیمان هەر بۆ خۆشەویستی نازدار بێت ڕۆژی خۆی لەسەر شادی وەفایی بوو بە ڕەحمەتەوەی هەم مەقامێک و هەم بەستەکەش ڕەحمەتی خوای لێ بێ پێم وابێت درێژترین قەسیدەیەک لە خۆشەویستی پێغەمبەری خوایە وەفایی وتوێتی ماشەڵڵا زۆر پڕچێژ و بە سۆزە بەڕاستی لەگەڵ ئەوەشدا کە دەنگیان خۆشە دیارە بەتەوێت مەلابەنی زیاتر ئاشنایی شارە کوردیەکان وانەی کە لە وەسف و سەنای پێغەمبەری خوای لە هی بێخۆد چیتان وتووە بێخۆد کە بە شاعیری پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناسراوە وەڵا جا قەسیدەی بێخود ماشەڵڵا زۆربەی مەجالیس مەولودەکان هەر قەسیدەی ئەوە شعری ئەوە مەبەستمە ئێوەکو خۆتان کامتان زیات یان کامیان زیاتر ئەیڵێنەوە ئەگە دوایی داوامان کرد زیاتر شعری بێخود دەخوێنی چونکە تەواوی شعرەکانی بێخود خۆی پێشتر کۆمەڵە شعریکەی هەبووە ئەوەیتان کردووە بە سرود کە وەسف و سەنای هەر چوار هاوڵەکەی پێغەمبەری خواکە خلوص خەلیفەی یەکەم ڕئیسی فیرقەی ئەوەی زۆر خۆشە زۆر باشە ئەم دەچمە لای دەفژێنی دووەم ئەگەر بکرێ کاک زیاتر خۆت بناسیێنی و چەندێکە خەریکی دەفلێدانی چۆن لەگەڵم گاڕێەکەوی دەستان خۆش بێ و پیرۆزبای ماجی ڕەمەزانیش لە هەموو مسلمانانەکەم دەستخۆشیان بەرنامەش لێواکەم وەڵای ئێمە هەر لە کوونە و هەر لە ئەنە چامان کردوێتەوە لەگەڵ باوکمە و لەگەڵ مامۆسایانە لە ناو مەولود و لە ناو مەدایح و لە ناو سرودی ئاینیاوینە ینی ئاشناییمان لە کوونەوەیە هەر لە مناڵیەوە بووە چەندێک ئێستا خەریکی دەفلێدانی وڵات دەفلێدان زیاتر من خوم نەداوە بێ زیاتر لەگەڵ باوکمەوەکو کۆرس دەرسم جارجاریش دەف ئەوە ینی ئەوەی لە کۆنەوە خەریک بوومە بۆیە لێ ێزانم مەگینا ئەوە ینی بڵێ زۆری لێ بزانم هیچ خۆت هیچ ساڵی لەگەڵ دەفەکە لەبەر دەفەکە بڵێ وەکو کۆرس بەس خۆت هیچ تێ بڵێ کۆمەڵە ناتوانم یانێتەوێت لە پشتەوە لەگە کۆرسەکە سەربازی بوون کاک سەید بەندین چ پەیوەندێکتان لەگەڵ مامۆستا سەید محەممەد جەباریە هەیە ئەوەی کە تەبەنەوە کوڕی سی محەممەد جەباری بۆیە پرسیم بەڵێ سەرکەوتوو نمونەتان زۆر بێ ئەگەر بینە سەر ئەوەی کە جگە لە ینی وتنەکانتان ئاوازەکانتان جگە لە وەسف و سەنای پێغەمبەری خوا سەڵڵاهو عەلەیهی وسەلەم جگە لەو هیچ یەکتان هەیە بۆن لەسەر هاوڵەکانی و کاماژەی پێکرد یاخود لەسەر شاری مەدینە یاخود لەسەر کابەی پیرۆز ئەمانەتان هەیە طبعا قەسیدە هەیە لەسەر مەدینە دەبا بچینە مەدینە ئەم شارە چەند شەرینەوە چەند قەسایدی تر من لەسەر ئەصحابی ڕەسوولیش هەیە صلی الله علیه وسلم وەلێ ئەوەی کە کرابێتە بەستا یا بە قەسیدە وترابێ طبعا زۆر مەداح خوێن و کەسانی هونەری تری هونەری ئیسلامی بڵین خوێندویانە بەڵام ئێمە تا ئێستا نەمان خوێندووە زیاتر تایبەت بوو بە پێغەمبەر صلی الله علیه وسلم طبعا بۆ سەر حەزەتی عەلی خوێندومانە بۆ سەر حەسەن و حوسێن خوێندومانە کە ئەمانە هەم سەحابەی پێغەمبەرن و هەم نەوەی پێغەمبەرن بەڵام لەگەڵ ئەوەیشا هاتووە لە بەیتی وایە کە لە قەسیدەکانە خوێندومانە بەسەر حەزەتی ئەبابەکر و حەزەتی ئێستا دەرفەتمان بایەوەندە ماوە کە دوو بەرهەمی تر پێشکەش خوێن یەکێکیان با لەسەرەوەی کە ئیمامی عەلی بێ ڕەزا ڕەحمەتی خوای لەسەر بێ و یەکێکیان لەسەر شاری مەدینە بێت ئێستا کامیان پێش بخەین وەڵاهی بەدڵی ئەوە بۆ ئێمە فەرقی نییە دەبا بچینە مەدینە کە گوێمان لێ خۆشە و دەمەی کە ڕۆژ و شەو تەوافەکە ڕەواقی تۆ خۆشە و سەرەی کە کەوت بێ لە کوچە و سوقاقی تۆ بەتیکە تیکە بێ دڵێ کە نەیبێ ئیشتیاقی تۆ حیاتی من وصاڵی تۆ مەماتی من فراقی تۆ بەڵێ پەری خەیاڵی تۆ عیلاجی شێتوارەکە دەمێکە چاوەڕێتی گیان و دڵ ویساڵی تۆ
ومێدەکە کە دەرکەوێ لە پڕمەی جەماڵی تۆ ئەگەر لاینەی منە دەمێ نەبێ میسالی تۆ شکستە بێ بە بەردی غەم بەجای سەحبوالی تۆ کە ئاسمان وەکو زەمین بەوانە ئیفتیخارەکە ڕۆحم بەفیدات بێ یا ڕەسوول الله چ مەدحێکت بکەم لایق بە تۆ یا خەیرە خەلق الله منی بێخێری نالایق کە جوبریل سەناخوانە عروجی سەوی تا ئاسمان و شەمسی عالەم بوو عروجی ئەحمەدی تا لا مەکان و شەمسی جانانە قبولی تۆ گەرە بوو فرسی 200 ساڵە سەلمانە قبولی تۆ گەر نەبوو سەد بە عەرەب بێرە بوو جەهلە قبولی تۆ گەرە بوو فرسی 200 ساڵە سەلمانە بەسەریانە و بەسەر باقی سەحابە وەل و یارانە ببارێنی خوددایە هەمووان وەقت و ساع ڕضوانە دەبە بچینە مەدینە شارە چار شرینە ئەو شارە چار شرینە علمە و جێگای دینە جێگەورەی مرسەلینە سەرداری سەرزەمینە پێغەمبەرمان شرینە شیفای دەرد و برینە شیفای دەرد و برینە خدا فەرمووی لە قورئان تۆی سەرواری ئەم دینە تۆی سەرواری ئەم دینە دەما بچینە مەدینە ئەو شارە چاچرینە ئەو شارە چاچرینە جێگای دینە جێی گەورەی مرسەلینە سەرداری سەرزەمینە سەد ماشەڵڵا چەند خۆشە بۆنی ڕەوزای پێغەمبەر بۆنی ڕەوزای پێغەمبەر گەلێ لە ڕەیحانی خۆشتر هەروە لە میسک و عەمبەر هەروە لە میسک و عەمبەر دەبا بچینە مەدینە ئەو شارە چاچرینە ئەو شارە چاچرینە علمە و جێگای دینە جێگەورەی مرسەلینە سەرداری سەرزەمینە ئەوەی ئەو بۆنە بۆنکە نەخۆشی دەڕوا یەکسان ئەوەی ئەو بۆنە بۆنکە نەخۆشی دەڕوا یەکسەر هەروە بۆنی ئال و بەیت بۆنی تۆیە پێغەمبەر بۆنی تۆیە پێغەمبەر دەبا بچینە مەدینە ئەو شارە چاچرینە ئەو شارە چاچرینە علمە و جێگای دینە جێگەورەی مرسەلینە سەرداری سەرزەمینە دەمی غەمخوار و نەدیمی منە یاران ئەو مەحرەمی ئەسرار و قەدیمی منە یاران
كوتوتج بحريك وخنكا وظليم أتليت واقاي بخيالي خطو خالي أخليت واقاي بجراي شوقي جمالي نازاني قرد شون بدس درد وحالي وكفوش وبلاشي كبدنبا وظليمن لو يوسف برسي وملب يقانا وياران بوجي نرجع سيلي سرشكم وكباران بوجي وكو يعقوب نبم شوري شاران لو يوسف برسي وملب يقانا وياران هرقيز نية سوراغي ليجلا وظليم لمكة بظهوري أوصافي برل نوري لمكة بظهوري أوصافي برل نوري خلاتي كر غفوري بارت بيتاجي داري خلاتي كر غفوري بارت بيتاجي داري مدينة بومنوار باتني وسروار مدينة بومنوار باتني وسروار مكذب ومعطر راكب ولا كفاري مكذب ومعطر راكب ولا كفاري لمكة بظهوري أوصافي برل نوري لمكة بظهوري أوصافي برل نوري خلاتي كل غفوري صارت بيتاجي داري خلاتي كل غفوري صارت بيتاجي داري ولاي مدينات نات بلام جاتن ولاي مدينات آت بلام جاتن رجو مقبولات عالم ينهات دياري رجو مقبولات عالم ينهات دياري لمكة بظهوري أوصافي برل نوري لمكة بظهوري أوصافي برل نوري خلاتي كل غفوري عالم ينهات دياري خلاتي كل غفوري بارت بيتاجي داري زۆر زۆر سپاس دەستان خۆش بێ کاک مەلاوەندین دیارە گۆرانیم جارەتان زۆر درێژخاین یا بوو ینی دەرفەتی بەرنامەکەی ئێمە نێش کە داوای بەرەمی تر بکەم وەی لاکیشن بەڕاستی چکە بە زمانی ڕۆژوە دەستان خۆش بێ زۆر زۆر سپاسان دەکەین ڕێاز چیتر ماوەی کە لای خۆتەوە لیان بپرسی چووکە خوا دەستان خۆش بێ وەڵام شتێکی وام نەماوە و هەر بەردەوام بن و سەرکەوتوو بن و هەمی ناوازە و جوانتر کەشکەش بکەن بۆ بەرزکردنەوەی ئاستی ئەدەبیات و عیرفانی ئیسلامی و کوردی دوای قسەتان کاک مەلاوەندین کۆتایی بەرنامەیە وەڵاهی دوایین قسە زۆر سپاسی جەناب تارۆم کەناڵە پیرۆزاکەین و داواکارین لە خۆی تەعالا مانگە کاتەمای خێر و بەرەکەت بۆ هەموو لایەک و هەموو مسلمانان تاعات و عیبادەت و ڕۆژی هەموو لایەکمان لێ قبول کە ئەم وەسف و ستایشی کە بۆ پێغەمبەرمان خوێن صلی الله علیه وسلم لێرەوە سڵاو و دووری بۆی نێرین یا ڕەسوڵ الله یان بە ئومێدی و اینکە لە ئومەتی خۆی قبولمان بکە ئینشاءالله زۆر زۆر سپاسان دەکەین بینەرانی عزیز نوێژ و تاعات و عیبادەتی هەموو لایەک قبول بێت ئینشاءالله زۆر سپاسان دەکەین کە تام ساتەی بەرنامە بە دیار شاشە ڕەنگینەکەی پەیامەوە دانیشتوین بۆ هیوایی کە بەرنامەیەم ڕۆمان
چێژێکی تایبەتی پێبەخشی بن. سپاسانەکەین، سپاس بۆ هاوکارانم لە پشتی کامێرە، سپاس بۆ گروپی مەلای جەباری، وەروە سپاس بۆ هاوکارم ڕێاز. تا بەرنامەیەکی تر و پەیامی ڕۆژێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرم. خواتان لەگەڵ.